باو هێزە و باو باوەڕیەوە گوێبیستی ڕێبەراپۆ پێویستە ببین و گوێبیستبوون لە ڕێبەرئاپۆ پرۆژەی نەتەوەی دموکراتیک ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. دەنگیگەل بە یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا ڕازیە ئۆستۆر گرێزان ساریجان مەزلومدین و ئیمران ئەمەکچی بۆ ئەوەی لەگەڵ موەکیلەکانیان دیدار ئەنجام بدەن داواکاری نوێیان پێشکەش بە سەرۆکایەتی داواکاری گشتی بۆرسا و بەڕێوەبەرایەتی زیندانی ئیمراڵی کرد. هەروە پارێزەران بە هەمان مەبەست داواکاری دیدار و کۆبوونەوەیان لەگەڵ موەکیلەکانی دیکان لە ئیمراڵی عومەر خەیری کۆنار و عامڵی یەڵدێرم و وەیسی ئاکتاش تۆمار کرد. دەوڵەتی داگیرکەری تورک بوردومانی گوندی بێپاڵانی لە بناری قەندیل کرد و هاوسەرۆکی شارەوانیش دەڵێت تا ئێستاش فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان بەسەر ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێتەوە. دڵشێر ئیبراهیم هاوسەرۆکی شارەوانی بناری قەندیل ڕاگەیاند دەوڵەتی تورک بوردومانی گوندی بێپاڵانی لە بناری قەندیل کردووە و تا ئێستاش فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئاسمانی ناوچەکەدا دەسوڕێتەوە و زیانی با سروشتی ناوچەکە گەیاندووە. جێ ئاماژەیە دەوڵەتی تورک لە ڕۆژی 12 شوبات با فڕۆکەی جەنگی بوردومانی زەنجیرەچیای بناری قەندیلی کرد و هەروەها ڕۆژانە بوردومانی ناوچە جیاوازەکانی باشووری کوردستان دەکات و هاوڵاتیانی مەدەنی بە ئامانج دەگرێت و زیان بە ڕەزوباخی هاوڵاتیان دەگەێنێت. تەنها لەم ساڵدا بەهۆی بوردومان و هێرشی ڕاستەوخۆوە تا ئێستا 23 هاوڵاتی مەدەنی شەهید بوون و 7 دیکەش بریندار بوون. کۆنسەی سەرۆکایەتی کەجەکە داوای لاگەلی کوردستان و دۆستانی کرد لە 27مین ساڵی پلانگێڕی دژی ڕێبار ئۆجەلان بۆ کۆتایی هێنانی یەکجارێکی پلانگێڕی پڕژێنە گۆڕەپانەکانەوە. کۆنسەی سەرۆکایەتی گشتی کەجەکە لە ساڵیادی پلانگێڕی نێونەتەوەی 15 شوباتی ساڵی 1999 کاتژی ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا بەیاننامەیەکی نووسراوی بڵاو کردەوە و لە بەیاننامەکەدا هاتووە لە ئەنجامی ئەو تێکۆشانەی لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆ بەڕێوە چووە دەستەبەرکردنی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان و دروستکردنی دەرفەتی ژیانی دیموکراتیک و ئازاد بۆ کورد لە سەدەی 21دا ئێستا لە سەروبەندی سەرکەوتنیدایە. بەڵام کات و چارچێوەکەی بە هەڵویستی پلان بۆ داڕێژرا و ڕێخستنی ئیرادەی گەلی کوردەوە دیاری دەکرێت. لەسەر ئەم بنەمایە داوا لە گەلەکەمان لە چوارپارچەی کوردستان و دەرەوەی وڵات دەکەین بۆ ئەوەی با تەواوی پلانگێڕی نێونەتەوەی 15 شوبات لە 27مین ساڵیادیدا تێک بشکێنن تێکۆشانی شۆڕژگێڕانەی خۆیان بەرفراوانتر بکەن. بە تایبەت گەنجان و ژنانی کورد دەبێت پێشنگایەتی ئەم پرۆسەیە لەستۆ بگرن و بەم پێیە داوا لە گەنجان و ژنانی کورد دەکەین تێکۆشانی خۆیان بەرز بکەنەوە و چالاکیەکان پەرە پێ بدەن و هەتا ئەم سۆگرکردنی ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان لە گۆڕەپانەکاندا بن. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوەش کراوە دۆستانی گەلی کورد لە ماوەی 26 ساڵی پلانگێڕیەکەدا زیادی کردووە و هەروەها ئەوەشیان خستۆتە ڕوو لە 27مین ساڵی پلانگێڕی نێونەتەوەییدا داوا لە هەموو دۆستانمان دەکەین بەهێزتر و زیاتر لە ساڵانی ڕابردوو پشتیوانی لا ڕێبەر ئۆجەلان بکەن کە هەوڵ دەدات خوشکوبرایەتی لە نێوان گەلان و یەکێتی دیموکراتیکدا جێگیر بکات. کۆردیناسیۆنی کەژەکە لە 26مین ساڵوەگەری پلانگێڕی نێونەتەوەی کادژبا ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا ڕاگەاندراوێکی نووسراوی بڵاو کردەوە. کۆردیناسیۆنی کەژەکە یادی شەهیدانی کردەوە و پلانگێڕان و هاوکارەکانی شەرمەزار کرد و بەڵێنی بەدیهاتنی خەونی شەهیدانیدا. کەژەکە ڕایگەیان ئێمە دەزانین کە هێزەکانی مۆدێرنیتەی سەرمایەداری دەستیان لە پلانگێڕیەکەدا هەیە. ئامانجی سەرەکی ئەوان لە ناوبردنی بزوتنەوەی ئازادی و گەلی کوردە و لا کەسایەتی ڕێبەر ئۆجەلان و تەواوکردنی جێنوسایدی کوردە. بەڵام ڕێبەر ئۆجەلان و فەلسەفەی پێکەوە ژیان بربەست بوو لە بەردەم ئەو پلانە گڵاوانە. ڕێبەر ئۆجەلان خۆی لە چوارچەوەی سیستەمی جێنوساید و ئەشکەنجەدا نوێ کردەوە و وەڵامی تەلارسازەکانی ئەو سیستەمەی دایەوە. هەروەها کەژەکە ڕای دەگەێنێت ڕێبەر ئۆجەلان وتی ناتوانێت ملیۆنان کەس بخەیتە ناو ئەم خیانەت خانەیەوە و
بەو شێوەش هیوای ملیۆنان کەس لەت کرا و شکێندرا. ڕێنەسانسی سێەم لەسەر بناغەیەکی دیموکراسی و ئێکۆلۆژی و ڕزگاری خوازی ژنان بنیاتنرا و نیشاندرا کە ژیانێکی بەدیل و ئازاد و دیموکراسی هەیە. کەژەکە ڕایگەیان کە ئەمڕۆ لا ڕۆژاوە و باکووری ڕۆژهەڵاتی سووریا هیوای ئەم پارادایمە لە گەشەکردندایە و ئیدارەی خۆسەریش نیشانی داوە کە هەموو شۆناسێک دەتوانێت بە ئیرادەی خۆی پێکەوە بژی. هەروەها پرۆژەی ڕێبەرایەتی گەرنتی ئەوە بوو کە ئەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا ڕوو بدات. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کوردستانیش ئەو ژنانەی سەردەمانێک کۆیلە بوون ئەمڕۆ بە پارادایمی سەرۆکایەتی ئازادی ژنان پێشەنگی شۆڕش دەکەن. بۆیە یەکێک لە ئامانجەکانی پلانگێڕان دژایەتیکردنی هێڵی ئازادی ژنان بوو. هەروە کوردیناسیۆنی کەژەکە ڕایگەیان کە ناتوانن بۆ 15 شوباتێکی دیکە ڕێگە بدەن ڕێبەرایەتی لاو سیستەمە جێنۆسایدەدا بمێنێتەوە و داوای ئازادی فیزیکی ڕێبەر ئۆجەلان دەکەن. بۆ ئەوەی مەرجەکانی ڕێبەرایەتی بگۆڕدرێن و ئازادی جەستەی بەدی بهێنن پێویستە زیاتر و بەهێزتر بەشداری بزودنەوەی ئازادی بکەن. کەژەکە داوا دەکا هەموو لایەک لە تەمەنی 7 بۆ 7 ساڵ تاجی ڕۆژی تاریک بە ڕەنگەکانی ئازادی بخەنە سەر و هیوای ژیانێکی ئازاد بەهێزتر بکەن. سوپای دەوڵەتی تورکی داگیرکەر و چەتەکانی با تۆپهاوێژ بردومانی دووگوندی شاری گرێسپی دەکەن. با گوێری ئاژانسی هەواڵی هاوار نیوز چەند کاژمێرێکە سوپای دەوڵەتی تورک و چەتەکانی گوندەکانی سارۆجە و ئیبراهیم کوردوی ڕۆژاوای شاری گرێسپی داگیرکرا و باچەکی قورس و تۆپهاوێژ تۆبەران دەکەن. زانیاری زیاتر دەربارەی زیانی هێرشەکان لە ئێستادا لەبەردەست نییە. کۆمیتەی زیندانیانی پەکەکە و پاژک لە ڕاگەیاندراوێکدا پلانگێری نێونەتەوەیان شەرمەزار کرد و سڵاویان لە بەرخۆدانی مێژووی لە ئیمراڵی کرد. کۆمیتەی زیندانیانی پەکەکە و پاژک بە ئاماژیان بەو کرد کە لە 27مین ساڵی پلانگێریەکە ئەرکی بنەڕەتی لە ناوبردننی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵیە لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە لە ناو 26 ساڵدا لە دژی ئەم پلانگێریە خیانەتکارانە بەرخۆدانی ڕێبەرێتی گەریلاکانمان هەواڵانمان لا زیندانەکان و پێکاتەکانی مۆدرنیتەی دیموکراتیک بێهاوتایە. لە 27 ساڵی پلانگێریدا بە تەواوەتی لە ناوبردننی سیستەمی ئەشکەنجەی ئیمراڵی ئەرکی سەرەکیمانە و ئەو تێکۆشانەی لا ماوەی 26 ساڵی ڕابردوودا بەڕێوەچوو چەندین دەستکەوتی بۆ گەلەکەمان هێناوە. ڕێبەرایەتیمان هەوڵ دەدات بۆ پرۆسەکە بەتایبەت لە کوردستان بۆ کێشەی کورد لە ڕوانگەینەتەوەی دیموکراتیکدا چارەسەریەک پێش بخات و بۆ ڕۆژهەڵاتی ناوین و هەموو گەلان مۆدلێک بخولقێنێت. هەروەها ڕایدەگەێنن بۆ ئەوەی هەڵمەتی ڕێبەرایەتی ڕاست بەڕێوە بچێت و گۆشەگیری بشکێنرێت دەبێت لە ئاستێکی زۆر بەرزدا تێکۆشان بەڕێوە بچێت. و هەروەها دەشڵێن باشەوەیەکی بەهێز بۆ شەرمەزارکردنی ساڵیادی پلانگێڕی و بۆ لە ناوبردننی سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمراڵی دەبێت بەهێزتر تێکۆشان بکرێت. ئەو پلانگێڕیە نێونەتەوەیە لە بەرامبەر ڕێبەرایەتیمان ئەنجامدرا جارێکی دیکە بە نەفرەتی دەکەین و سڵاو لە بەرخۆدانی مێژووی ڕێبەرۆجەلان دەکەین. لا کەمپی پەنابەرانی شەی ڕۆستەم جوودی مەخمور بۆ ئیدانەکردنی پلانی نێودەوڵەتی 15 شوبات کە لە دژی ڕێبەر ئۆجەلان ئەنجامدرا لە ڕێکخراوەی گەنجانی مەخمور مانگرتن لە خواردن بۆ ماوەی 3 ڕۆژ دەستی پێکرد. نۆدەم یامان هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخمور لە چالاکیەکەدا ڕێگەیان ئێمە وەک خەڵکی مەخمور ئەم مانگرتنە لە خواردن بە هەنگاوێک بۆ ئازادی فیزیکی ڕێبەر ئۆجەلان ناو دەبین و دەڵێن بە هەر شێوازێک بێت ئامانجمان ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان و هەموو گەلی کووردا. مەراسمەکە باوتنەوەی دروشم کۆتایی پێهات. هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە سەبارەت بە ئەنجامی ئۆپەراسیۆنەکانی دوێنەیان و هێرشەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی بۆ سەر هاوڵاتیان و شەڕڤانان ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایانگەیان دوێنێ هێزەکانمان چەند ئۆپەراسیۆنێکیان ئەنجامدا کە بنکەکانی دەوڵەتی تورک و چەتەکانیان لە دەوروبەری پردی قەرەقۆزاق کردوتە ئامانج. هەروە ئاماژە بەوەش دەکەن لەو ئۆپەراسیۆنانەدا 3 سەربازی دەوڵەتی تورک کوژراون و 2 چەتەی دیکەش بریندار بوون. هەروەها یەکینەکانی شەهید هارون خاڵێکی چەتەکانیان لەسەر گردی قەرەقۆزاق کردوتە ئامانج و بە تەواوەتی لە ناویان بردووە. لە بەرەی بەنداوی تەشرینی شەڕوانانی قەسە دەتوانیان فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی خۆکوژی بەکرێگیرا و
لە دەوروبەری بەنداوەکە بخەنە خوارەوە و هاوکات فڕۆکە جەنگیەکانی زنجیرەی کێرشیان بۆ سەر دەوروبەری بەنداوەکە دەست پێ کرد کە زیانی مادی هەبووە. هەروە فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک چەند هێرشێکی دیکەیان بۆ سەرگوندەکانی تینە و قەساق لە باشووری کۆبانی ئەنجامدا و ئەمەش هاوکات بوو لەگەڵ بردومانی هەڕەمەکی تۆپخانەکان، تانکەکان، موشک هاوێژەکان و گولە هاونەکان بۆ سەرگوندەکانی تینە، جادە، بیرحەسۆ، غەزاق، دیکان، مەلها و سەنا. لە ساڵی ڕابردوودا بە پێی سەرچاوە نافەرمیەکان 48 ژن لە باشووری کوردستان کوژراون و تا ئێستا توند و تیژەکان لە کۆمەڵگەدا دژی ژنان بەردەوامە و ڕێکخراوەکانی ژنان و چالاکوانان هۆکارەکە بۆ چەندین فاکتەری سەرەکی دەگێڕنەوە. لەوبارەیەوە ژنانی چالاکوان لە سلێمانی دەڵێن حکوومەتی هەرێم لە ئاستون و تیژیەکانی ژنان کەمتر خەمە و پەنای بردووە بۆ شاردنەوەی ئامارەکانی کوشتنی ژنان لە دوای تاوانەکان پاساوی کوشتن بۆ کاری بکوژەکە دەهێننەوە. یەکێکە لە هۆکارەکانی توندوتیژی لە ناو خێزانەوە ئەتوانم بڵێم بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو کوشتنە سەری هەڵداوە. بۆیە مەسلەی نەدانی موچە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە یەکێکە لە کاریگەرەکان کە وای کردووە کە لە ناو خێزان پشێوی توندوتیژی سەر هەڵدات کە ئەمانە هەمووی ئەگەڕێتەوە بۆ هۆکارەکەی من ئەگەڕێنمەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. داخەوە چەند ساڵێکە وەزارەتی ناوخۆ بە بڕیارە قەدەغەی کردووە کە ئامارەکانی توندوتیژی و ئامارەکانی کوشتنی ژنان بڵاو بکرێتەوە کە ئێمە تا ئەم دقەیەش هۆکارەکەی نازانین، بەڵام بۆمان گرنگە کە ئامارێکی فەرمی هەبێ بۆ ئەوەی وەکو ڕێکخراوەکان ئەجێندای کاری خۆمان یا دیراسی جۆرەکانی توندوتیژی و کوشتنەکان بکەین بەپێی لەسەر ئەساسی یا لەسەر بنەمای ئەو ئامارانە ئێمە بتوانین پلانی کاری داهاتوو یا مەسەلەن وەکو ئێستا ئەم کەمپینەی کە ئەعلان کراوە هەڵوێستی جددیمان هەبێ لەسەر ڕووداوەکان. بەڵێ لەبەرەوەی حکوومەت خۆی کەمتەر خەمە لە ئاست کوشتنەکانی ژنانە لە ئاست بەرزبوونەوەی ئامارەکانی توندوتیژیە پێ ئەچێ یەکێک لە شاردنەوەی ئامارەکان ئەمە بێ چونکە ئامارەکان بەڕاستی وەکوتیشم پێ ئەچێ ژمارەیان هەرواشە کە ژمارەیان زۆر بەرزترە لەوەی کە ئێمە تۆمارمان کردووە. ڕۆژنامەی وۆل ستریت جۆرنال بڵاوی کردەوە دەستگای هەواڵگەری ئەمریکا زانیاری هەیە کە ئیسرائیل پلانی هێرشکردنە سەر دامەزراوە ئەتۆمیکانی ئێرانی داناوە و دەشڵێن ئەمریکا هۆشداری دەدات لەوەی ڕەنگە ئەو هێرشانە گرژیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر بکە. ڕۆژنامەی وۆل ستریت جۆرنال با پشتبەستن بە زانیاری ئەو کەسانەی کە خاوەنی زانیاری هەواڵگیرین هەواڵێکی سەبارەت بە ئامادەکاری ئیسرائیل بۆ هێرشکردنە سەر ئێران بڵاو کردەوە و باس لەوە دەکا هەواڵگەری ئەمریکا راپۆرتێکی ئامادە کردو زانیاری ئەوەی تێدایە کە ئیسرائیل خۆی بۆ هێرشکردنە سەر ئێران ئامادە کردووە. ئاماژە بەوەش دەکەن ژێرخانی سەربازی ئێران لاواز بۆ هۆشداری ئەوەش دراوە کە ڕەنگە چالاکی سەربازەکانی لا ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زیاد بکە. هەروە باس لەوەش دەکەن لە ئێستادا ئەگەری پشتیوانی ترامپ بۆ هێرشەکە بەراورد با سەردەمی بایدێن زیاترە لەبەر ئەوەی ئیسرائیل گوشار لە ئیداری ترامپ دەکات بۆ پشتیوانی. جیاماژەی لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێران مانۆڕێکی گەوری سەربازی ئەنجامدا و تیایدا چەندین جۆری چەکی پێشکەوت و سیستەمی بەرگری نوێ لە دامەزراوە ئەتۆمیەکانی نمایش کرد. ئەوەش لە چوارچێوەی ئامادەکاریەکانی ئەو وڵاتەدایە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر هێرشێکی ئیسرائیل بۆ سەر دامەزراوە ئەتۆمیەکانی. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.